تجاوز وقت زیاد بود ولی آن نخود 4-5 سەرەتا دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە هەستاوە بە دروستکردنی پرۆژێکی ئاو لە گەڕەکی جوندیان 1 و جوندیان 2 کە نزیکەی 20 ساڵە بێ ئەم دوو گەڕەکە گرفتی ئاوی خواردنەوەیان هەیە بەڵام ئەوەی جێیداخە ئەو کۆمپانیای جێبەجێکار کە هەستاوە بە دروستکردنی ئەم پرۆژەیە بەداخەوە تەنها بۆ ڕیداناوە بۆ ئاوی داناوە هەڵنەستاوە بە دروستکردنی تەسیساتی ئاو کە لەم شوێنە بگوازێتەوە بۆ ماڵەکان ئەمەش تەکلیفێکی زۆر کەوتۆتە سەر هاوڵاتیان لەوەی کە نزیک 6-7 ماڵ هەیە 8 ماڵ هەیە دوو ئاوی هەیە زیاتر پارێکی زیاتر بێت بدات بە وەستا تاکو بۆڕی بۆ ئەبەسترێت جگە لەمەش ئەم ڕێگا و بانان بە شێوازێکی زۆر ناتەن دروست ڕێگاکان هەڵە کۆڵێ هەر کەسە و بە شێوازێک بە ئامێرێکی جیاواز ئەم شقامەی کە ئەبیندرێت هەڵە کۆڵێت ئەمەش جگە لەوەی کە ڕێگاکە تێک دەدات بە هەمان کاتدا سیمایەکی ناشرینیش بۆ کۆڵانانە دەبەخشێت. پێویست بوو حکوومەت لەگەڵ کۆمپانیای جێبەجێکار بیخست بە تەندەر کە گواستنەوەی ئاو لە بۆڕی ڕیسی بۆ نێو ماڵانیش لەسەر کۆمپانیای جێبەجێکار بە نەک ئێستا هاوڵاتیان هەریەکە و لەلایەک جادیان هەڵکۆڵیە و ئەو مەسروفەش هەموو کەوتۆتە سەرملی هاوڵاتیان کە ئێستا سەرقاڵی بۆ ڕیبەستن بۆ نێو ماڵی خۆیان. نسبەت ئەوەی کە ئابچێشم بۆ ماڵەکانی خۆیان ئەوە من زانیاری تەواو نییەوە لەگەڵ بەڕێبەراتی ئاو قسە دەکەم زانین بەو کێشەیە چیە بەڵام بە شێوەیەکی گشتی حەز دەکەم ئەوە بۆ هاوڵاتیانی ئیدارە سەربەخۆی سۆران ڕوون بکەمەوە. پێش 2 مانگ پێش ئێستا ئێمە لە کردەیەکی ڤیددیۆیی داوامان کرد کە ئێمە پرۆژەکان بە سڕی دەست پێ دەکەین لە هەموو ئیدارەی سەربەخۆی سۆران هەرواشمان کرد ئێمە کاتێکی زۆر کەممان لە بەردەستما بوو پێش ئەوەی سەرە ساڵ دابێت و پێش ئەوەی زستانیش دابێتن بەڵام لێرە جارش کە داوای هاوکاری لە هاوڵاتیان دەکەین و داوای لێبوردنیان دەکەین ئەگەر ئەو ماوەیە تۆزێک زەحمەتی بکەشن تا ئەم پرۆژانە جێبەجێ دەکرێن بەڵام لەوەی دڵنیا بن دوای ئەوەی کە ئەو پرۆژانە جێبەجێ دەکرێن سۆران دەستە قۆناغێکی دیکە.